ئەمساڵ ساڵێکی پڕ کاری هوەری بوو ئەمەش جێگەی دڵخۆشی بوو بۆ سەررجەم هوەرمەندان و هوەردۆستان بە تایبەتی لە بەشی شانۆ و سینەما. وەکە زانین لە چەند مانگی ڕابردوودا کۆمەڵێک فیلمی سینەمایی لە سینەماکانی کوردستان پەخش بوو و ئەوەی جێگەی دڵخۆشیە بەیانی هەر لە سلێمانی و ئەمڕۆ لە هەولێر یەکەم نمایشی فیلمی تیمساح حەکرێت و لەگەڵ ئەوەشان لە دەی مانگی داهاتوو کە دەکاتە دەی نۆ بڕیار وایە فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور کە لە دەرهێنانی هەوراز محەممەدا لە سینەمای سلێمانی دەست بە یەکەم نمایشی خۆی بکە. ئەم فیلمە دەرهێنانی لەلایەن هەوراز محەممەدەوە بۆ کراوە ئەکتەرانی هەر چوار پارچەی کوردستان و هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان لە ناو ئەم فیلمە بەشدارن. هەوراز محەممەد قسەی بۆ 1964 کردو باز لەواکات کە چیرۆکی فیلمەکەیان باز لە پیاوێکی 6 ساڵەکات کە هەمیشە خەونی ناخۆش بەوابینێ و هەمیشە ئەو مۆتەکەی لەسەرەکە هەموو شتێک بە شێوازێکی خراپ بۆ ئەو ئەشکێتەوە. فیلمەکە ئێستا کات هەموو کارەکانی تەواو بۆ ئامادەیە بۆ نمایش بڕیار وایە لە دەی مانگی داهاتوو کە دەینۆ دەکات لە سینەمای سلێمانی یەکەم نمایشی خۆی بکە و ئەم فیلمە سەرەتا لە سینەماکانی کوردستان و لە سینەماکانی سەررجەم پارچەکانی کوردستان نمایشەکرێت. دواتر فیلمەکە دەبرێتە فستیڤالەکانی دەرەوە بەشداری فستیڤالەکانی تری پێ دەکرێت و لە هەمان کاتیشە هەفتەی پێشوو بوو لێرە باسمان لەوە کرد کە گروپێک لە شانۆی کەرکووک ڕۆشتونەتە وڵاتی ئوردن بەشداری فستیڤالێکیان کردو. ئاواتمان بۆ خواستن کە بەدەستی بەتاڵ نەگەڕێنەوە خۆش بەختانە کاتێک گەڕانەوە خەڵاتی باشترین بەرهەمی فستیڤالەکەیان بەدەستێنە. لە هەمان کاتە لە دوێنەوە بۆ ماوەی چەند ڕۆژێک ئەم نمایشە لە هەولێر بەرداوام بێ نمایشێکێ بەناوی باڵندەی کامەرانی لە دەرهێنانی شوان کەریمە کۆمەڵێک ئەکتەری باش و بە ئەزمون تێیدا بەشداریان کردووە. ئەمڕۆ جارێکی تر گروپێک لە شاری کەرکووکەوە ڕۆشنەوە وڵاتی ئەردن بۆ بەشداریکردن لە فستیڤالێکی دیکە گروپی شانۆی هەوار کە ئەوانیش لەمڕۆ فستیڤالەکە دەستی پێکردووە و بە ئومێدین کە ئەوانیش بە دەستی پڕەوە بگەڕێنەوە بۆمان.